کەمتر لە خولەکێکی پێویست بوو بۆ ڕفاندنی. ئەمە دیمەنی ساتی ڕفاندنی عەلی جاسبە چالاکوانی خۆپیشاندانەکانی شاری عەمارەیە ناوەندی پارێزگای میسان کە هەفتەیەک دوای دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لەلایەن ژمارەیەک چەکداری میلیشیاکانەوە ڕفێنرا. لەو ڕۆژەوە تا ئێستا باوکی چاوەڕێی دۆزینەوەی سەرەداوێکە بۆ ئاشکرابوونی چارەنووسی کوڕەکەی. عەلی جاسب یەکێک بوو لە چالاکوانانی خۆپیشاندان و پارێزەری مافەکانی خۆپیشاندەرە دەستگیرکراوەکان بوو کە لە 1 ئۆکتۆبەر دەستگیرکرا بوون. هەروەها یەکێک بوو لە چالاکوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دژی هەڵسوکەوتی حیزبەکان بوو. بەشداری خۆپیشاندانەکانی 1 ئۆکتۆبەری ئەکرد لەسەر ئەمە ڕفێنرا. دایکی عەلی بەدڵی هەڵقرچا و چاوی پڕفرمێسکەوە بۆ کوڕەکەی دەگری وەگەوەی دوێنێ ڕفێنرابێ. توانای قسەکردنی نییە. بۆیە باوکی عەلی درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت عەلیش وەک هەر هاوڵاتیەکی دیکە هەستی بەو مەینەتیانە دەکرد کە تووشی خەڵکی عێراق بووە. بە هیوایەوە بوو گۆڕانکاری سیاسی ڕووبدات. عەلیش وەک هەر هاوڵاتێکی دیکە هەستی بەو مەینەتیانە دەکرد کە تووشی خەڵک دەهات. خۆی بە حکمی ئیشەکەیەوە کە پارێزەر بوو لە خەڵک نزیک بوو بۆیە لەگەڵ خەمەکانیان بوو. درکی زیاتری بەستەم دەکرد بۆیە هیوای ئەوە بوو گۆڕانکاری سیاسی ڕوو بدات. لە ئەیلولی ڕابردوو سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ماڵی جاسب حەتابی کرد و بەڵێنی داکار بۆ ئاشکراکردنی چارەنووسی کوڕەکەی بکات. بە گوێرەی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤیش تا ئێستا 53 کەس لە چالاکوان و خۆپیشاندەر ڕفێنراون و بێسەر و شوێنن. ئاژانسی ئەسۆشیەتد پرێسیش ئاماژە بەوە دەکات میلیشیای ئەنساڕوڵڵا بە سەرۆکایەتی حەیدەر غەڕاوی کە نزیکە لە ئێرانەوە لە پشت زۆربەی کردەوەکانی کوشتن و ڕفاندنی خۆپیشاندەرانی شاری عەمارەیە.